بەناوی خوای بەخشندە و میێرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژدا لەگەڵ هاوکارم شواناتین و خزمەتان بۆ هیوایی کە ئەمڕۆژ تەندروستێکی باش و بەختەوەر بن ئینشاءڵڵا. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون دەخوازیین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس دانیال. بەناوی خوای گەورە و میهرەبان بیرانی عزیز لە کوێگەن سڵاوتان لێبێ، مێ دەکەین تەندروست باش بن، وەروەها لەوانەیەشی کەوا دەنگمانە بیسن لە سۆسیال میدیا لە هەر شوێنێکن لە دەرەوە لە ناوەی کوردستان وێدی تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان نەخوازیین. سپاس بەخوا ئەمڕۆژ دەرفەت هەبوو بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی پەیامی ڕۆژەوە بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە لە پەیامی ڕۆژ لە خزمەتتانەبی. بەڵێزان لە تەورەکەماندا لە تۆریەکەماندا باز لەوە دەکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک کۆمپانیای هاوردەکردنی ئاژەڵ ناڕزایان دەربڕی بۆ پێی کە بڕیارێک لەلایەن وەزارەتی کشت و کاڵە و دەرچۆکە تەنها 13 کۆمپانیا بۆیان هەیە ئاژەڵ لە دەرەوە هەرێمی کوردستان هاوردە بکەن کە لە ڕابردووتردا نزیکەی 200 کۆمپانیا ئاژەڵیان لە دەرەوە هەرێمی کوردستان هاوردە دەکرامانش باز لەوە دەکەن کە ئەمە قۆڕکاریەکە لەلایەن دەسەڵاتەوە بەرامبەر کۆمپانیاکان دەکرێت و تەنها چەند کۆمپانیای دیاریکراوەکە و ئاژەڵانە لە هەرێمی کوردستان هاوردە بکەن. وە قسە و باز دەکەین زانی داواکاری ئەوان چیوە، ئایا ئەو کەسیان بەکوێ گەشت و تا چەند وەزارەتی کشت و کاڵ هاوکاریان دەبێت بۆی کە ئەوانیش بتوانن ئاژەڵ هاوردە بکەن، چکە بەم بڕیارە زۆرێک لە هاوڵاتیان بێکار کەوتون، چکە نزیکەی 200 کۆمپانیا لە ڕابردوودا ئاژەڵیان هاوردە دەکرد، بەڵام ئێستا 13 کۆمپانیامان نامووی پێویستە دابخرێنە، چکە ناتوان ئاژەڵ و ئەو بەروبەیانە بێن لە دەرەوە بێن. بەڵای زان لە یەکێکی تری لە تەوەرانی کەوا بۆمان ئامادەکردن پەرستشێکمانەیە عیبادەتێکمانەیەکەوە مسلمانانێکن و جۆرێکە لە پاڕانەوە و دوعاکردن کەویش نوێژی استیخارەیە لەگەڵ مامۆستایەکی ئاینی هەوڵەدەین ڕوونکردنەوەی زیاتر و باسکردن و گرنگی نوێژی استیخارە بۆی ئازیز ڕوونکەینەوە. دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەش و هەوای شار و شارەشەکانی هەرێمی کوردستان با بزانین گۆڕانکاریەکانی پلەکانی گەرما و وەروەها نزمبوونەوە و بەرزبوونەوە لە شار و شارەشەکان چۆن چوون.
بەڵازان لە تەوریەکەمی بەرنامەکەماندا باز لە ناڕزایی هاوردەکردنی ئاژەڵ لە دەروێرمی کوردستان دەکەین بۆ پێی لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک کۆمپانیا ناڕزایان دەربڕیبەوەی کە بە بڕیارێکی وەزارەتی کشت و کاڵ تەنها 13 کۆمپانیا دەتوانن ئاژەڵ هاوردە بکەن بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو بابەتەوە زانینی زیاتر و بزانین ئەو کەیسیان بەکوێ گەشتووە میوانداری زۆر بەڕێز هێرۆ ئەتار پارێزەر لە کەیسی کۆمپانیاکانی هاوردەکردنی ئاژەڵ. هێرۆ خان سڵاوی خوا لێبێ، سوپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. سڵاوی خوا لە تۆ، سڵاوی خوا لە هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سپاس. هێرۆ خان لە ڕابردوودا 200 کۆمپانیا لە هەرێمی کوردستان هاوردەکردنی ئاژەڵیان دەک، بەڵام لە ئێستادا بە بڕیارێکی وەزارەتی کشت و کاڵ تەنها 13 کۆمپانیا دەتوانن ئاژەڵ لە دەرەوەی هەرێمی کوردستاندا هاوردە بکەن. ئایا ئەو کۆمپانیانە چین و بۆچی ئەم بڕیارە دراوە؟ بەڵێ بەداخەوە دوێنێ لەلایەن وەزیری کشت و کاڵە بڕیارە دەرچوو بۆی کە 14 کۆمپانیا لە سلێمانێ حیسەی ئاژەڵیان بەردەکەوێت و کۆمپانیانەی کە کاری هاوردەکردنی ئاژەڵ دەکەن لە سلێمانی نزیکەی 45 کۆمپانیا بێبەش بوون لەم حیسەیە. بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ئەمە قۆڕخکارێکە کە دروست بووە لە هەموو دنیادا لە سیستەمی سەرمایه‌داری ڕکابەتی دروست دەبێت بۆ ئەوەی هەرزانی نرخ دروست بێت، بەڵام لە هەرێمی کوردستاندا ئەم قۆڕخکارە بۆتە هۆی گرانی و بربەست دەبێتم هاوڵاتیانشدا، چونکە کاتێک کە ئەم حیسانە درا بە 14 کۆمپانیا، ئەم کۆمپانیانە بە نرخێکی زیاتر دەیفرۆشن بۆ کۆمپانیانەی کە حیسەکان بۆ دەنەچووە. لێرەشدا بێتە هۆی دروستبوونی گرانی لەسەر ئاژەڵ و گۆشتی ئاژەڵ لە بازاڕەکاندا. ئێرۆخان ئەم بڕیارە لە ڕووی یاساییەوە، ینی قازانجی هەیە یا زیانی هەیە؟ ئەگەر بێت و زیاتر لە چەند کۆمپانیایەک بەرهەمەکانیان بێن لە ناو کوردستانەوە باشترە، یاخودەوەی چەند کۆمپانیایەک هەتا باز لەوە دەکرێت و 14 کۆمپانیایش ناوە هەمووی لە چوارچێوەی 3-4 کۆمپانیایی دیاریکراو ئەو ئیشانە دەکەن، ینی لە ڕووی یاساییەوە تا چەند ڕێگە پێدراوە بەو شێوەیە بڕیار دەربکرێت؟ کاکشوان بەپێی بڕیاری ژمارەیەکی ساڵی 2020 هەر کۆمپانیای لە هەرێمی کوردستاندا مۆڵەتی وەزارەتی هەبێت دەتوانێت حیسەی هاوردەکردنی ئاژەڵ وەرگێت، بەڵام ئەم بڕیارەی وەزیری کشت و کاڵدگە دەرچووە وەکو پێشش ئاماژەم پێکرد دەبێتە هۆی دروستبوونی قۆڕخکاریەک لەسەر هاوردەکردنی ئاژەڵ. ئەو 14 کۆمپانیایی کە ئەم حیسەیەشان بۆ دەرچووە تەنها 3 کەسن لەژێر ناوی 14 کۆمپانیا حیسەکان بۆ دەرچووە، حیسەکەشان بە بڕێک پارەیەکی زۆر کڕیوەتەوە. زۆر باشە. پێشتر مانگانە حستەکان دابش دەکرا کە هەر کۆمپانیایەک 12 سەر ئاژەڵی دەتوانی هاوردە بکە، بەڵام لە ئێستادا چۆنی ڕێکارەکان چۆن دەتوانن ئەو کۆمپانیانە هاوردە بکەن؟ ئەم حیسانەی کە دەچوە مانگی 7 و 8 و 9 هەر کۆمپانیایەک 3 مانگ پێشەوەی کە حیسەکان دەچێت دەبێت داواکارێک پێشکەش وەزارەت بکات. لە سلێمانیش پێشکەشی بەڕێوەبەراتی کشت و کاڵ و بەڕێوەبەراتی ڤێتەنەری بکات، دەبێت ئەو کۆمپانیایە ڕەزامەندی ئەم دوو بەڕێوەبەراتی وەرگێت، ئەو کاتە ئەتوانێت حیسەکان وەرگێت. بەڵام ئەم جارە کۆمپانیەکان لێ بێبش کراون بەبێ هیچ پاساوێکی یاسایی، چکە مۆڵەتە ڕێکارە یاساییەکان پێویستە مۆڵەتێکی وەزارەتی هەبێ، پێویستە کە لەلایەن پارێزگاوە ڕێگای پێ بدرێت، پێویستە لەلایەن بەڕێوەبەراتی ئەو پارێزگایەوە وەکو بەڕێوەبەراتی ڤێتەنەری بەڕێوەبەراتی کشت و کاڵ ڕێگای پێ بدرێت. هیچێکی لەم کۆمپانیانەی کە بێبەش کراونم حیسەیە هیچ پاساوێکی یاساییان نییە، بەڵکو هەموو ڕێکارە یاساییەکانیان تا مەوجودە و ئەتوانن حیسەی ئاژەڵ وەربگرن. ئەو کۆمپانیانە چین؟ ئایا لە ڕابردووشدا هەر هەمان ئیشیان دەکراتە، هەر هەمان ئیشی هاوردەکردنی ئاژەڵیان کردو یاخود کۆمپانیای دیکەن؟ هەر هەمان ئەو کۆمپانیانن کە ساڵانی ڕابردوو هەمان ئیشیان کردووە و مۆڵەتی کۆمپانیان هەیە. ساڵانە ئەم کۆمپانیانە کۆمەڵی خەرجی ئەدەن، کۆمەڵێک زەریبە ئەدەن بە حکوومەت وەکو تازەکردنەوەی مۆڵەتی کۆمپانیاکەیان، وەکو زەریبەی ساڵانی کۆمپانیاکەیان، وەکو تازەکردنەوەی عەقدیان لەگەڵ محامی و لەگەڵ محاسیبە کە مەش کۆمەڵێک پارەی و کۆمەڵێک تێچووە کە ئەم کۆمپانیانە ئەیکەن لەبەر خاتری ئەوەی کە حیسەیەکی ئاژەڵ وەرگرن، بەڵام بەداخەوە بەبێ هیچ مبەڕێرێکی یاسایی لەم حیسانە بێبەش کراون. کاک دادەر من لە دوێنێەوە سەعات 9 لەگەڵ لایەنی پەیوەندیدارە لەسەر خەتم، بەڵام بەداخەوە تا ئەمڕۆ من نەمتوانێەوە وەزیری کشت و کاڵ وەرگرم
لە دوێنەوە من لەگەڵ سکرتێرەکەی لەسەر ختم کە بتوانم بۆ ماوەی 5 دقەیەک وەزیری کشت و کاڵ ببینم بەڵام تا ئەم ڕۆژ ئیجازەی نیاوە کە من بۆ 5 دقە وەکو نوێنەری ئەم کۆمپانیایانە لە هەولێر بیان بینم تەنها ئەو بوو دوێنێ کە من چوومە وەزارەت زۆرم لەسەروی کرد کە ئەبێ کەسێک ببینم من بتوانم باسی ئەم کێشەی لەگەڵا بکەم بۆی کێشەکەی حلکەین کەسێکی نزیکی خۆی لە وەزیرەوە کە مدیری مەکتەبەکەیەتی ئەوم بینی کە ئەمیش کۆمەڵێک مبەڕیری هێناوەیە کە لە مبەڕیرەکانی ئەوە بوو کە ئەم کۆمپانیانە خاوەنی خاننی ساڵی مانگی ڕابردوو وەزیر بڕیارێکی دەکرد کە پێ هەرێکە لەو کۆمپانیانەی هاوردەکردنی ئاژەڵ دەکەن خاوەنی خانەی خۆیان بن بەڵام بەداخەوە ئەم بڕیارە بڕیارێکی دروست نییە لەبەرەوەی هەر خانەیە لە هەرێمی کوردستاندا کە کاتێک ئەم بڕیارەش دەرچوو ئەوەی تر نرخەکەی زیای کرد گەشتە نرخی 15 بۆ 30 دەفتەر بۆ هەر خانەیەک ئەمەش لە توانای بڕواناکەم ئەم کۆمپانیانەیە کە حیسان بۆ دەرنەچوو ئەوانەی کە حیسان بۆ دەرچووە بەڵێ لە توانایانە هەیە لەبەر ئەوەی 3 کەسن لە سلێمانی کە بەنای 15 کۆمپانیاوە ئەم کارە دەکەن بەڵام ئەو کۆمپانیانی تر کە ماونەتەوە لە توانای ئەویان نییە کە تۆ خانەیەک بکڕیت و تاپەکەی لەسەر خۆت بێت کە بۆ نرخە زۆرە بێت یەکێکی لە مبەڕێریەکانی تری ئەویان کە من لەگەڵ ئەو مدیری مەکتەبەیە قسەم کرد ئەوەیە کە ئەوان کاتێکە ئاژەڵەکان لە فڕۆکەخانەدا ئەگرن دەست بەجێ ئەیفرۆشنەوە بەبێ ئەوی هیچ مستەمسەکێکی پێ بێت ئەم قسەی کرد بەڵام لەو لاشەو ئەو 14 کۆمپانیای کە حیسەکان بۆ دەرچووە هەر دوێنێ پەیوەندیان بە کۆمپانیەکانی ترەوە کردووە کە ئێمە ئامادەین حیسەکانتان پێ بفرۆشین بە پارەیەکی زیاتر لەوەی کە خۆیان کردوانەتەوە لە وەزارەت کەواتە لێرەیان ئەو پرسیارە دروستە بێ جۆرێک لە جۆرەکان ئەمە قۆرەخکردنێکی بازرگانیەکەیە کاتەم بڕیا هەموویە بڕیارێکی یاسایی کە دەردەچێت دەبێت بەلانی کەم لە بەرژەوەندی گشتی و هاوڵاتیان نابێ ئەم بڕیارە دەرچووە لە بەرژەوەندی کێیە یعنی کێ سوودمەندترە بێ وە کێ زیانمەندترە بێ لەم بڕیارەیە بەتاکید ئەم بڕیارە کە دەرچووە کۆمپانیەکانی سەر بە دەسەڵات سەر بە هەردوو حیزبەکە لێرا سوودمەندە بن ئەو کۆمپانیانی تر کە کۆمەڵێک گەنجن خۆتان دوێنێ لە راپۆرتەکەتا بینیتان کۆمەڵێک گەنجن ئەم پرۆژیان هەیە پێویستە تۆ هاوکاریان بی نەک ئەوی ببیتە لەمبەر لەبەر دەمیانە بۆی نەتوانن کارەکەیان بکەن لە هەموو دنیاە حکوومەت هاوکارە لە بەردەم گەنجانە بۆ ئەوی خۆی خاوەن پرۆژێکی تایبەت بێت بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا حکوومەت و وەزارەتەکان ڕێگرن لە بەردەم گەنج بۆ ئەوەی کارێ بکەن وا لە گەنجەکە ناومێد بن نەتوانن کار بکەن زۆر باشە دەوترێت ئەو کۆمپانیانەی کە لێسادا هاوردەکردنی ئاژەڵ دەکەن لە ڕابردوودا لە چەند ئیشێکی دیکەیان کردو دەوترێت کە هەندێکیان بەرپرسی چەند حزبی دەسەڵات ئەمە تا چەند ڕاستەیە وەکو یاساناسی یاخ وەکو پارێزەری لەو کەیسەدا کاک دانەر هیچ یەکێ لە مەسئولەکان نای کۆمپانیەکە بەنای خۆیانەوە بکەن بەنای چەند شخصێکی تری ئەوکەن وەکو پێشیش ئاماژەم پێکرد ئەم 5 کۆمپانیەکە حیسان بۆ دەرچووە هیچ 3 کەسن لە هەرێمی کوردستاندا بەڵام هەر کۆمپانیایی بەناوی کەسێکەوە تەئسیس بووە لە بەڕێوەبەرایەتی کۆمپانیەکانەوە واتە خۆیان ڕاستەخۆنیانە ناوڕەکە بەرایەتێکەوە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ کارەکە ئەکەن زۆر باشە هێرۆخان بە گوێرەی یاسایەک لە ساڵی بەڵام هەر ئاخیرەکەی سەر بەلایەنی حیزبی دەسەڵاتدار و زۆر باشە بە گوێرەی یاسایەک لە ساڵی 2014 گرێبەستی ئەم کۆمپانیانە لەلایەن ئەنجومەنی پارێزگاکانەوە دەکراواتە ئەنجومەنی پارێزگاکان ئاگاداری ئەم گرێبەستانە بوون کە هاوردەکردنی ئاژەڵ ئەنجام بدرێت بەڵام لە ئێستادا ئەنجومەنی پارێزگاکان ڕۆڵیان چێ پارێزگا ڕۆڵی چێ لەم گرێبەستانەدا ئایا ئەوان ئاگاداری ئەم گرێبەستان ینی ئاگاداری ئەوەن کە ئاژەڵەکان هاوردە دەکرێن لە دەرەوەی هەرێمی کوردستاندا؟ بەڵێ ساڵانی پێشوش هەتاکو حیسەی ئەم جارش دابشکردنی حیسەکان لەلایەن پارێزگاکانەوە بوو پێویستی ئەو پارێزگایە چەندێک بوو ئەوەنە حیسەکان ئەدرا بە کۆمپانیەکان بۆ ئەوەی هاوردەی ئاژەڵ بکەن بەڵام ئەم جارە ئەم بڕیارە دەرچوو لەلایەن وەزیری کشت و کاڵەوە خۆی و لیژنەیەکی پێگەهێناوە بۆ سەرپەرشتیکردنی دابشکردنی حیسەکان کە ئەمە بخۆی نایاسایە لەبەری لە بڕیاری ژمارەیەکی ساڵی 2020 کە دەرچووە دەڵێ ڕاستەخۆ لەلایەن پارێزگاکانەوە حیسەکان دابەشەکرێت من دوێنێ کە چوومەتە وەزارەت تەنها مدیری ئەو لیژنەیەم بینی و مدیری لیژنەکەش هەتا ڕێنمایەکی بە منیاوە بڕواکەی ڕەنگە سەعاتێک پێم وتی بێت ئینجا ڕێنمایەکی بە منیاوە کە من نوێنەرێکی یاساییم کە من پارێزەرێکم مافی ئەوم هەیە ڕێنمای یاسا لە هەر شوێنێک هەبێ ئەتوانم وەریگرم حیسەکان ئێستا وەکو ئەوەی لێکراوە چۆن لە مەرزەکانە بە قاچاق داخڵ ئەکرێت حیسەکانیش بە هەمان شێوەیە
زۆر قاچاق کراوە بە قاچاق براوە بۆ لە بەرەوەی کۆمەڵێک هێرۆخان کۆمەڵێک هۆکارت باس کرد کە گوایە وەزارەت لەبەرەم هۆکارانە کۆمەڵێک لە کۆمپانیەکانی بێبەش کردو بەڵام بێکوان بە پێ ڕێنمایەکان و بە پێ یاساش دەبێ ئاگادار بکرێنە یاخود ئەو مەرجانیان بۆ دابدرێ ئێوەش دەبێ ئەوە بکەن بۆی بتوانن بەشدار بن یعنی هەر ڕاستە خۆ دەرکردنیان لەم مزایدەیە لەم جۆرە لە تیجارەت و بازرگانیە ئەمەش دیسانەوە نایاسایی نییە یاخود ڕێکارەکان چین ئەبێت چی بکرێت ئەمە لە چ شوێنێکی یاسا شوێنیە دەبێتەوە کاکشوان چۆنەتی وەرگرتنی حیسا ئەبێ خانەیەکی هەبێت جا خانەکە بەکرێ بیگرێت یان هی خۆی بێت پێویستە کەشفی خانەکە بکات پاشان پێویستە ئەگەر لە پارێزگای سلێمانیان هەولێر بێ ڕەزامەندی بەڕێبەرایەتی ڤێتەنەری سلێمانی و هەولێر وەرگریت و پاشان ڕەزامەندی بەڕێبەرایەتی کوشتتوکاڵ لە هەولێر و سلێمانی وەرگری دواتر ئەگەڕێتەوە بۆ وەزارەت کە ئایا تۆ مۆڵەتی وەزارەت هەیە بۆ هاوردەکردنی ئاژاڵ یاخود نیتە کە ئەم ڕێکارانت هەمووی تەواو کرد ئەگەڕێتەوە بۆ پارێزگاکان کە حیسەکان دابشکن بەسەر کۆمپانیەکانە کۆمپانیا هەبووە لە پێش کەرنتینە پێش ئەوەی کە کۆرۆنا بێتە هەرێمی کوردستانەوە 250 سەری بەرکەوتووە بە 250 سەرەکەش کە خێرێکی واژ ناکە ڕازی بووە واتە هەموو مەرجە یاسایەکانیان تێدایە بەڵام قۆڕخکردنی ئەم جارە لەلایەن وەزارەتی کشت و کاڵەوە بەپێ هیچ بڕێرێکی یاسایی کردوێتی زۆر باشە هێرۆخان ئێستا لە ڕووی یاساییەوە چ کارێک دەکرێت بۆ ئەو کۆمپانیا ناڕەزایانەی کە باز لەو دەکەن کە قۆڕکراوە کۆمپانیەکانی دیکەواتە لە ڕووی یاسای ئایا دەتوان مافی خۆیان بەدەست بێنن؟ کاک دانەر ئەمڕۆ وەزیری کشت و کاڵ ئەوەی من بیست بێتم هەواڵەکەم پێگەشت بێ قسە لەگەڵ بەڕێبەرایەتی کشت و کاڵ و بەڕێبەرایەتی ڤێتەنەری سلێمانی دەکات بە هەڵوەشانەی ئەو بڕیارەی کە ئەو حیسەیە بۆ چواردە کۆمپانیا دەچوو ئەو بڕیارە هەڵبۆشێنێتەوە بەڵام بەچی مبەڕیری هەڵێوەشێنێتەوە ئەڵێ دەبێت ئەو کۆمپانیانێک کە حیسان بەدەکەوێت خاوەنی خانە بن واتە ئەو بڕیارێک کە مانگی پێشووتر خۆی دەری کرد هەڵی وەشاندەوە ئەم جارش دیسانە بڕیارێکی وە ئەداتەوە بەڵام لێرە دووبارە ئەبێتەوە ڕێگە لە بەردەم کۆمپانیەکان ناتوانن خانەیەک بکڕن بە 15 بۆ 30 دەفتەر دیسانەوە کێشیان بۆ دروستە بێتەوە هیچ پاساوێکی یاساییە نییە بۆ ئەوەی کە ئەم بڕیارە دەچێت من لەسەر هێڵی پەیوەندی بم لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانەوە یاداشتێکشمان ئاڕاستەی سەرۆکی لیژنەی کشت و کاڵ کردن لە پەرلەمانی کوردستان بۆ چارەسەرکردنی ئەم کێشە و بۆ ئەوەی تر ئەوەی تر گەنجانی ئێمە لە وڵاتی کوردستانە نەبنە قوربانی دەستی ئەم قۆڕەکاریە و نەبنە قوربانی دەستی هێزی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستاندا. هێرۆخان هەموو بڕیارێکی یاسایی کە دەرەچێگە پاڵپش نەبێ بە دەقێکی یاسایی پێویستەکە بگەڕێتەوە پارلەمان بۆ ڕێنمایی دەرکردن یاخود بۆ با بڵێن دروستکردنی یاسایەک بە یاساییکردنی باست لەوە کرد راپۆرتێکتان داوەتە لیژنەی کشت و کاڵ لە پەرلەمانی کوردستان ئەوان تا چەند ئاگاداری ئەم جۆرە لە بڕیارارن تا چەند بە یاساییانە پشتگیری دەکەن هەڵوێستیان چی دەبێت ڕۆڵیان چی دەبێت لە نەک هەر بووەم کەیسە بۆ هاوشێوەی کەیسەکانی تر بگرەوە دەکرێت لە ڕابردووشدا ڕووبدات لە داهاتوودا بور لە ڕابردووشدا ڕوویان داوە. بەڵێ کاکشوان من دوێنێ کە ئیتر نەمتوانی وەزیری کشت و کاڵ ببینم ڕاستەخۆ پەیوەندیم بە بەرز عەبدولستار مەنجید سەرۆکی لیژنەی کشت و کاڵ لە پەرلەمانی کوردستاندا خۆشبەختانە ئەو هاوکارمانە لە کارەکانمانە و جاری پێشوش کە بڕیاری هەڵگرتنی خانەکە هەڵوەشایەوە کاک عەبدولستار مەنجید لەسەر خەت بوو بەردەوام لەگەڵمانە ئەمڕۆژ موعیدێکم هەیە لەگەڵ یا بەڵێ دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ بەڕێز هێرۆخان قەتع بووە دەنگی وێنە و دەنگی و ناگاتە لای ئێمە بەداخەوە وەکو بەڕێز هێرۆعەتار نوێنەری یاسایی کۆمەڵێک لەو کۆمپانیا بەڕێزانەی کەوا بێبەشکراون لەو هاوردەکردنی ئاژەڵ و جۆرە بازرگانیکردن ئەمەش یەکێکی تر لەو گرفتانی و هاوشێوی تەواوی قەیرانەکانی ترکەوا لە هەرێمی کوردستانە ڕوبەڕووی هەموو چینەکانە بێتەوە کە ئەویش قۆڕخکردنە لەلایەن کۆمەڵێک کۆمپانیا و هەروەها کۆمەڵێک لایەنەوە کەوا ئیتر وا دەکات تەواوی بابەتەکان هەمووی بچێتە کەرتێکی تایبەتی زۆر دیاریکراوە کە ئەمەش زەختێکی زۆر لەسەر کۆی گشتی ژیان لە هەرێمی کوردستانە دروست دەکات ئەمێ دەکەین ئەم جۆرە لەم حاڵەتانە زۆر باش دیارە هاتەوە ئێرۆخان دەنگی دەگاتە لایەم هێرۆخان دەمەوێت
بەردەوامی لەسەر قسەکردنیەوەی کە ئایا لە ڕێگەی پەرلەمانەوە لە ڕێگەی با بڵێن فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیەوە چ دەکرێت بۆم بابەتە واتە ئایا دەتوانن ئەو کۆمپانیا ناڕەزایانە مافی خوان وەربگرن؟ وڵی ببوورە عفۆن کاکدانە جوان گوێم لێت نەبوو. دەمێت باسی ئەو مامۆکەیە پەرلەمان ڕۆڵی دەبێت لەم کەیسەداوە ئایا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە دیاریکراوی و لیژنەی کشتتوکاڵ لە پەرلەمانی کوردستانە دەتوانێت هاوکار بێت بۆ کۆمپانیا ناڕەزایانەی کە بتوان ئەوانیش هاوردەکردنی ئاژەڵ بکەن و بڕیارێکی دیکە بدرێت کە ئەوانیش بێبەش نەکرێن لەو مافە. بەڵێ من دوێنێ پەیوەندیم بە بەڕێز عەبدولسەلامەنجید سەرۆکی لێژنەی کشتتوکاڵەوە کرد بۆی هاوکارمان بێت لە چارەسەرکردنی ئەم کێشەیەدا وەک جاری پێشوش بۆ هەڵوەشانەی بڕیاری خانەکە هاوکارمان بوو دوای ئەوەی کە یادداشتێکمان ئاڕاستە کرد بەڕێز عەبدولسەلامەنجید خۆشبەختانە لەسەر هێڵە لەگەڵمانە بۆ هەڵوەشانەی ئەم بڕیارە و هاوکاریکردنمان بۆ ئەوەی ئەو کۆمپانیانی لە سلێمانی و لە هەولێر بێبەش کراون حسەیان بەرکەوێت. زۆر باشە ئێرۆخان دوایین بڕیارە دوایین کەیس ئێستا گەشتوتە چی و ئایا هیچ مۆعیدێک یاخود هیچ ئەوە تاوەرگرتووە کە لەلایەن وەزارەتی کشتتوکاڵە وەزیری کشتتوکاڵ ببین و کێشە و گرفتەکانیان پێ بگێنن؟ بەداخەوە من تام دەقێ نەمتوانیوە کە بگەم بە وەزیری کشتتوکاڵ نە بە تەلەفۆن نە ببینین کە دوێنێ هۆکار چییە بۆچی نایڵەتۆ بکەیت بە وەزیر ڕێگەیانەدا کە من وەزیر ببینم تەنها وەڵاهی ئیتر کاکدانەن ئەوە لەلایەنی پەیوەندیدار بپرسە کە وەزیر کەسێکی نزیکی خۆی داناوە مدیر مەکتەبەکەی چم قسەی لەگەڵاکەم ناهێڵن وەزیر ببینم من دوێنێش پێم وتن من یاساییم ئەتوانم وەزیر ببینم وەزیر لە هەرێمی کوردستاندا نەک تەنها لە هەرێمی کوردستاندا لە هەموو دنیالانی پەیوەندیدار بووە کە گوێ لە کێشەی هاوڵاتیان بگرێت ئەگەر ئیش و کاری ئەوە نەبێت چییە خۆ من وەزیرێکم ناوێت بۆ جوانی لەسەر کورسێک دانراوە بڕیارێک دەرەکات و لەولاوە بێ لە قازانجی هاوڵاتیان ناکاتەوە. دوا بڕیار ئەوەیە کە ئەمڕۆ کۆبوونەوەیەک ئەکەن لەسەر ئەم بڕیارە بە هەڵوەشانەوەی ئەو حیسانە بۆ چواردە کۆمپانیایە بەڵام لێرا دیسانەوە گرفتێکی تو دروستە بێتەوە ئەوەیە کە ئەبێ ئەو کۆمپانیانە حیسان بەرەکەی خانەیان هەبێت کە پێشتر ئاماژەم پێکرد نرخی خانە لە هەرێمی کوردستاندا زۆر گرانە و بە دەرکردنی ئەو بڕیارە لەلایەن وەزیرەوە دوو ئەوەنی تر خانە گرانتر ئەبێت کە ئەمە دیسانەوە کێشە بۆ کۆمپانیەکانی هاوردە دروست دەکات دیسانەوە کۆمپانیەکانی هاوردە بێبەشە بن لە ئەو حیسانەی کە بەریان دەکەوێت. زۆر سپاس بۆ بەڕێز هێرۆعاتار پارێزەری یاسایی کۆمپانیەکانی هاوردەکردنی ئاژەڵ لە هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان بەڵازان دەچینە لای ناوڕێک و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. فرفر دايشة وي دسل وازي لبن او باراكا راسك باراكا بسيطة بسيطة صبا بسيطة 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 لا شير شير نبي الو الو برنجي محمودة بەڵێ باجوا بقرن اكتري سالكي الركلامة كاني ايوا لاي ايميا جا اقر حفتة زور جا اقر باريكي زور منينه اتر ركلامو ميكلامي برنجي محموديش فونيش جاري استا جواب مويت برنجي محمود ركلامي ناوي شلون؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة بسيطة صبا بسيطة شايفوا يا ايتو سنة جيرابوي ربابا وركلام بو ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە
هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمی و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەر بەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC37 ئارامی و دڵنیە ڕێگەی کار یان ڕوخسار یان پەنجەمۆر یاخود بە تێکەڵاوی توانای هەڵگرتن و مانەوەی و تۆمارکردنی 10,000 هاتن و دەرچوونی کارمەندانی هەیە پاتێکی بەهێز کە بۆ ماوەی سەعات و نیوەک بەرگە دەگرێت iPhase 1000 توانای هەری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بەشێک لە هەواڵ و زانیاری گرنگەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین بەپێی زانیاریەکانی پەیام بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا وەفدێکی هەرێمی کوردستان بگاتە بەغداد لە پاش پەسەندکردنی یاسای قەرز لە عێراق دیارە هەرێمی کوردستان ناڕزایی لێکەوتەوە بە تایبەتی بەرپرسانی باڵا دوا بە دوای ئەو ناڕزاییە بڕیار وایە لە چەند ڕۆژی داهاتوودا وەفدێکی باڵای هەرێمی کوردستان سەردانی بەغداد بکات و تاوتوێی پرسی بوجە و مافە داراییەکانی هەرێم بکات. دەستگای کاروباری گشتی مین لە سۆران بە پەیامی ڕاگەیاند کە هاوڵاتی نەسرۆڵڵا ڕەسوڵ تەمەن 44 ساڵ و خەڵکی گوندی ناوەندی سەر بە قەزای چۆمان لە چیایی هەڵگورت بە مین بریندار بوو. لە پاش برینداربوونەکەی گیانی لەدەستداوە دیارە بوونی ببورن لە پاش برینداربوونی لە بەهۆی مینەوە هاوڵاتیەکە گیانی لەدەستداوە. لە پاش بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەموو جیهانداوە بە تایبەتی لە ئێستادا لە بەشێک لە وڵاتانی ئەوروپا بڕیار وایە عێراق بڕیار بدا بە کڕینی ڤاکسین لە هەندێک وڵاتی ئەوروپی و ئەمریکیدا. ئەندامێکی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند بەر لە کۆتایی ئەم ساڵ عێراق 10 ملیۆن ڤاکسینی دژە کۆرۆنا بەدەست دێنێت. دکتۆر حەسەن خەڵاتی ئەندامی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند هێشتا عێراق لە شەپۆلی یەکەمی ڤایرۆسی کۆرۆنادایە و جەختیشی کردەوە و ڕێکارە تەندروستیانی لە مانگەکانی کۆتاییدا گیراونەتە بەر بەرز بوونەتەوە و شەپۆلی یەکەمی پەتاکەی دواخستووە. ڕوونیشی کردەوەگەرە و ڕێکارانەی ڕابردوو قەدەغی هاتوچۆ نەبووایە سیستەمی تەندروستی عێراق هەرەسی دەهێنا. وتیشی لە دوایەوەی لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە پەسەند دەکرێت دەست بە کڕینی ڤاکسینی دژە کۆرۆنا دەکرێت. هیوایەکی زۆری شەیە بەر لە کۆتایی ئەم ساڵ عێراق بتوانێت 10 ملیۆن ڤاکسیۆنی دژ بە کۆرۆنا بەدەست بێنێت و بەکارهێنانی ڤاکسینەکەش لە سەرەتای ساڵی داهاتووەوە دەست پێ دەکات. سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند ئامۆژگاری دامەزراوە پەیوەندیدارەکانی کردووە بە مەبەستی دەستپێکردنی ڕێکاری پێیوەست بە گواستنەوەی دەسەڵات بۆ ئیدارەی سەرۆکی هەڵبژێردا و جۆ بایدەن.
ترەمپ لە ڕێگەی هەژماری خۆی لە تویتەر ڕوونی کردووەتەوە لەبارەی هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەی سێی تشرینی دووەم کە بە سەرکەوتنی بایدن بەنجام گەیشت. ترەمپ سپاسی سەرۆکی فەرمانگەی خزمەتگوزاری گشتی کردووە کە دامەزراوەیەکی نیمچە خودمختاریە و سەر بە حکوومەتە و بەرپرسە لە کاروباری گواستنەوەی دەسەڵاتی سەرۆکایەتی و ڕێخستنی کاروبارەکان لە نێوان دامەزراوە فیدراڵیەکان لە ئەمریکادا. ترامپ ئەوەشی خستووەتە ڕوو کە بەهۆیەوەی تا ئەمڕۆ دەست بە گواستنەوەی دەسەڵات بۆ ئیدارەکەی بایدن نەکراوە، سەرۆکیەوە فەرمانگەی ڕوبەڕووی تانە و تەشەر و هەڕەشە بووەتەوە. وەزارەتی دەرەوەی تورکیا بڵاوی کردەوە هەریەکە لە باڵیۆزانی یەکێتی ئەوروپا، ئیتالیا و کاربەڕێکەری باڵیۆزخانەی ئەڵمانیا لەلایەن جێگیری وەزیری دەرەوەی ئەڵمانیاوە لەلایەن جێگیری وەزیری دەرەوەی تورکیاوە بانکێشتی وەزارەت کراون. لە ڕاگەندراوەکەی وەزارەتی دەرەوەی تورکیادا هاتووە ناڕزایی لە ڕووداوی ڕاگرتن و پشکنینی کەشتیەکی بازرگانی بەبێ ڕەزامەندی وڵاتەکەمان نیشاندراوە و ناڕزایی نامەدراوەتە وڵاتانی پەیوەندیدار. لە ناڕزایی نامەکەدا ئاماژە بەوە دراوە ڕووداوەکە پێشێلکردنی یاسانێ و دەوڵەتیەکانە و تورکیا داوای قەرەبوو دەکات. کەشتیەکی سەربازی ئەڵمانی لە چوارچێوەی ڕێکەکانیدا لە ئۆپەراسیۆنی ئیرینی کە کاری کارگێڕی و گواستنەوەیە لەلایەن فەرماندەیەکی یۆنانیەوە بەڕێوە دەبرێت. کەشتیەکەی تورکیای کە خۆراک بۆیە و خۆراکی پێبووە کەرەسەی جیاوازی بۆلی بووە دەگواستەوە لە ڕۆژەڵاتی دەریای ناوەڕاست ڕاگرت و بۆ چەند کاتژمێرێک پشکنینی بۆ ئەنجام درراوە. لە ئەمریکا لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا 886 توشببووی کۆرۆنا گیانیان لەدەستدا و بە مەشکۆی گشتی ژمارە و کەسانەی کە دوای توشببوون بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە گەیشتە 262729 کەس. بەپێی زانیاریەکان لە ئەمریکا لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا بە زیادبوونی 135478 کەس ژمارە و کەسانی کە تووشی ڤایرۆسەکە بوون گەیشتووەتە 12,593,161 کەس. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردووشدا بە زیادبوونی 886 کەسی دیکە ژمارەی ئەوانەی لە ئەمریکا دوای توشببوونیان بە ڤایرۆسی کۆرۆنای نوێ گیانیان لەدەستداوە گەیشتووەتە 262729 کەس. بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاریەکانمان پێشکەش کردن. سپاس بۆ بینەریتان، پاشناو بڕێک هاوکارانم لە پەیامی ڕۆژ پێتان دەگەنەوە. وڵای بینەرانی عزیز دەچین لای تۆڕی پەیامنێرانمان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر شار و شارچۆکە بزانین لە شارەکانی هەرێمی کوردستاندا چی ڕوودەدات و بزانین لە شار و شارچۆکاندا چ ڕووداوێک ڕوودەدات بۆ پێشکە لە ئێستادا لە هەرێمی کوردستان لەسەر ڕێگای سلێمانی ڕانیە بەشێک لە لیوای پێشمەرگەیەک خۆپشاندانیان ئەنجامداوە ئەو ڕێگایان قەتە کردووە بۆی کە داوای باشترکردنی گوزەرانی خۆیان باشترکردنی موچەی خۆیانیان دەکرد. بەڵایزان بەداخەوە بارودۆخی ئابووری سیاسی کۆمەڵایەتی پەروەدە لە هەرێمی کوردستان هیچ کات بەرەو باشبوون ناڕوە ڕۆژ بەڕۆژ بەرەو خراپبوون و دۆخەکە تێگەچێت کە ئومێدی هاوڵاتیانی ڕۆژ بەڕۆژ بەرەو لاوازبوون و بێمەدبوون بردووە ئومێدەکەین لایانی پەیوەندیدارەکان دەسەڵاتداران و ئەوانەی خەمخۆری ئەم خەڵکان تۆزێک بە بارودۆخی کوردستان و سێکتەرە جیاوازەکانی هەرێمی کوردستان بچنەوە چووکە بەڕاستی خەڵکی ماندووی هەرێمی کوردستان ماندووتر بووە تەواوی لایەنەکان هەز بە بێزاری و ماندووبوونیان پێوە دەکرێت کە ئەمەش بێتە هۆی ئەوەی کەوا ڕۆژ بە ڕۆژ کارەسات و ڕوودا و با بڵێن حاڵەتی نەخوازراو لە کوردستان لە تەواوی بابەتە جیاوازەکانە ڕوودەدات ئومێد دەکەین کوردستان بەرەو ئارامی و بەرەو هێمنی وەرەو ئاسایشێکی بەردەوام بڕوات. بەڵێزان وەک هاوکارم ئاماژەی پێکرد ئێستادا گوزەرانی هاوڵاتیان تاوی کایەکانی ژیانی گرتوتەوە لە چینی مامۆستا و فەرمانبەر و ئەو تا ئێستاش پێشمەرگەش هاتوتە سەری کە داوای گوزەرانی خۆیان و داوای باشترکردنی ژیانی خۆیان و داوای دابینکردنی موچەکانی خۆیان دەکەن خۆپشاندانیان ئەنجامداوە ڕێگای سەرەکی ڕانیە سلێمانیان داخستەوە بۆ پێی تاوەکو داواکارەکانیان جێبەجێ دەبێتەوە ئەوان داوایەوە دەکەن کە موچەکانیان لە کاتی خۆیان پێ بدرێت و گوزەرانیان بەرەو باشتر بڕۆن. بەڵایزان دەچینە لای هاوکارمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانە. ڕامیار سڵاوت لێبێ و زانیارەکانی ڕۆژ لە پارێزگای سلێمانی چین. ڕامیار سڵاوت لێبێ و زانیاریەکانی با بڵێن زانیارەکانی ڕۆژ لە پارێزگای سلێمانی چی لای تۆ هەیە؟ بەڵێ سڵاوتان لێبێ بەیانیتان باش.
دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی ئەمە دووەم ڕۆژە لە سەریە کەڵبەتە گوێبەی سێدەنگی منی شوان بەڵێ ڕامیار بەردەوام بە ئەگەر گوێبی سیدەنگی منی سلااوان لێبێت بەیانیتان باش دیارە ئەمڕۆ بۆ ڕۆژی دووەمە لە سەریەک کارمەندانی بەڕێبەتی ئاوی سلێمانی گربوونەوەی ناڕزایی ئەنجامەدەن لە بەردەم بەڵێ ڕامیا بەردەوام بە گوێمان لە دەنگی توێ بۆ جاری دووەمە یان بۆ ڕۆژی دووەمە لەسەر یەک گربوونەوەی ناڕزایی ئەنجامەدەن لە بەردەم بەڕێبەتی ئاوی سلێمانی دیارە وەکو خۆیان ئاماژەی پێیەکەن کە ماوەی 42 ڕۆژە موچیان وەرنەگرتووە و لەم ساڵدا تەنها 4 موچیان پێدراوە لەم ساڵدا تەنها 4 موچیان پێدراوە بۆیە ئەوان گربوونەیەکی ناڕزاییان ئێستا ئەنجام داوە و دەڵێن تاوەکو داواکاریەکانیان جێبەجێ نەکرێ ئەوان ناگەڕێنەوە سەرکارەکانیان و ئەمڕۆ لە فەرمانگەی ئاوی سلێمانی بە هەمان شێوەی ڕۆژی ڕابردوو کاروباری هاوڵاتیان ڕایی ناکەن و خۆیان ئاماژەیان پێکرد تا ئەو کاتەی داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ئەوان ناگەڕێنەوە سەرکارەکانیان دەچمە لای بەشێک لەو کارمەندانە سڵاتان لێبێت یەکێک لە ئێوە قسەمان بۆ بکات ئەمڕۆ وەکو دوێنێ بایکۆتان کردووە هیچیان پێ نەوتون بۆ چارەسەرکردنی کێشەکان نەوەڵی هیچیان پێ نەوتوین نەرجوابیشمان نایەنەوە ئێمە چەندێکە لێرە وەستاوین هیچ لێ دوانێکیان نایەوە یا دەوام نەکەین یا بچینە ژوورەوانە هیچ شتێک چەندێکە موچەتان وەرنەگرت وڵات چەندێکە بیرم نایە وەبزانم چوارەسیانە وەرمانگرتەوە ساڵێک هاتو چۆکەی توییت و ئەڕۆی تا ئێستا 3 معاشە 4 وەرمانگرتەوە یاوەتا دەوام داخەن یا کە معاشیان پێ نادرێ با ئێمەش بخنە سەر بەغا کا تۆ موچە و پێ نادرێ با ئێمەش بچینە سەر بەغا یا ئەوان بەوە ڕازینین حلێکی مۆزەف بکەن ینی ماقول نییە خەڵک یێت هاتو چۆکات و هیچ معاشێکیشی نییە باشە پێم وایە 42 ڕۆژە موچەتان وەرنەگرتووە ئێوە و موچەی مانگی نۆشتان وەرگرت و مانگی پێش و ئەم موچەی وەرگری مانگی دەیە ژیان و گوزارانی ئێوە چۆن ئاوا ئاچێ بەڕێ وڵای ژیان و گوزەران چییە کەوان گوێ لە خەڵک نەگرن من بڵێم چی خۆخۆیان چاکە زان خەڵک معاش خۆر بێ کرێت چییە و مناڵی هەیە و بێ کرێبات مناڵ داوای شتی لەکە ئەی تۆ خۆیان لەسکی تێرن و ئاگیان لە فەقیر نییە چی هەیە چی نییە وڵایی نازانم خۆشیان سێی تەلەڤیزیۆنەکەن ئاگیان لە خەڵکە گوێ لە خەڵکە گرن ئەگەر گویان لە خەڵک بگرێتە خەڵک بەم ڕۆژە ناگەیشت دەستخۆش بێ ژماری ئێوە چەنە کارمەندان ئەگەر یەکێکی تر قسەمان بەڵێ بۆ یعنی ئەوە ئەمەی کە لە دەرەوە ژماری ڕاستەقینەی کارمەندان نیوەی چۆتە ژوورەوانێ نیوەی لە ژوورە و نیوی لە دەرەوە کە ئەوە مۆزەفە بڕۆ ژوورە بزانە چەند قەرەباڵغا دەستخۆش بێ ینی ئەو کارمەندەی بەڕێبەتی ئەو ئاماژەی بەوە کەشوان ئەمان ژمارەیەکی کەمیان هاتوونەتە دەرەوە بەشێکیان لە ژوورن بەڵام کاروبارەکان ڕای ناکەن ئوستا سڵاتان لێبێ داواکاریەکانتان ئەگەر بەڕوونی هەرچەند بۆ موچەیە بەڵام ینی تاکەی ئەتانوێ بایکۆتی دەوام بکەنێ وەکو کارمەندی فەرمانگەی ئاوی سلێمانی تا موچەکانمان وەرەگرین ئێمە بۆ بوون شەی شەکەین کە موچەمان نەبێت بەچی بژین ژیانی ڕۆژانەمان نابێت باشە ینی گرفتان بۆ دروست نابێت لە فەرمانگەی ئاوی سلێمانیەوە یان پێیان نەوتون بێنەوە سەر کارەکانتان پێیان وتوین بەد ناچینەوە تا موچەمان هێنێ ناچینەوە باشە گرفتی چیتان بۆ دروست بە لە ڕووی ژیان و گوزەرانەوە بەتایبەت ئەم موچەیە ئێستا کە پێما بێ 42 ڕۆژە وەرتان نەگرتووە معیشەتمان ناڕۆ معیشەتمان بەوەیە کە معیشەتمان نەبێت بەچی بشین دەستخۆش بە زۆر سپاس ئێوە چیڵێن لەسەر داواکاریەکانتان ینی بەڕوونی تاکەی بایکۆتەکەن یان ئەمڕۆ ئایاشنەوە سەرکارەکانتان یاخود وڵی تا ئێستا قەرارمان ناو نەچینەوە سەرکارەکانمان لەبەرەوەی کە تا ئێستا ڕوون نییە بزانین کەی موچە وەرەگرین کەی وەری ناگرین 42 ڕۆژە موچتان وەرنەگرت یا زیاترە زیاترێکە چەندێکە وەرتان نەگرتووە 45 ڕۆژە بێت باشە بەشێک لە فەرمانبەران یان مامۆسان لەگەڵ ئەویان موچەکانیان بگەڕێتەوە سەر بەغا ئەگەر حکوومەت یێرەم موچەی بۆ نەدرێ ئێوەش ینی هەمان داواکاریمان هەیە ئەگەر هات و موچی پێ نەیرێ با ئێمە بچێتەوە سەر بەغا دەستخۆش بێ بەڵە شوان ئەوەی کە بینیتان بەشێک لە گربوونەوەی یا داواکاری کارمەندانی فەرمانگەی ئاوی سلێمانی بوو باسییان لەوە کرد کە 42 ڕۆژە موچیان وەرنەگرتووە بە لە هەمان کادا لەم ساڵدا کە ساڵ 12 مانگە تەنها
4 موچیان پێدراوە ئەم موچەی کە وەریەگرن موچەی مانگی دەیە بەڵام تاوەکو ئێستا دیار نییە کە کەی موچەکانیان وەرەگرن و ئێستا بەشێکیان لە بەردەم فەرمانگەی ئاوی سلێمانی گربوونەوەتەوە و بەشێکیشان لە نێو فەرمانگەی ئاون بەڵام وەکو ئەو کارمەندانە ئاماژیان پێکرد کاروباری هاوڵاتیان ڕای ناکەن و کەسانی کە سەردانی فەرمانگەی ئاوی سلێمانیەکات کاروبارەکانیان بۆ ڕای ناکرێت چونکە بایکۆتی داوامیان کردەوە وەکو باسییان کرد کە داوانێکراوە لەلایەن بەڕێوەبەری فەرمانگەی ئاوی سلێمانیەوە بشنەوە سەرکارەکانیان بەڵام ئەوان دەڵێن تاوەکو داواکاریەکانیان جێبەجێ نەکرد کە پێدانی موچەیە ئامادەنین بگەڕێنەوە سەرکارەکانیان بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان ڕامیان عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمان و سپاس بۆ زانیارەکان بەڵازان دەچینە چەمچەماڵ دوایین زانیارەکانی چەمچەماڵ وەردەگرین دەچین لای پامێرمان جەلال جەباری جەلال سڵای خوا لێبێت دوایین زانیارەکانی چەمچەماڵ چین بەڵێ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش و بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی بۆ گشتلایەک دیارە بە بۆنەی ڕێکەوتنامەی مافەکانی مناڵانەوە بەشی ڕۆشنبیری مناڵانی چەمچەماڵ بە بەشداری هەردووخانی چەمچەماڵ و ناحەیە شۆڕش بۆ ڕۆشنبیری مناڵان ئەمڕۆ لە هۆڵی ڕۆشنبیری قەزای چەمچەماڵ فستیڤالێک بەڕێوە ئابات دیارە لە فستیڤالەکەیە چەندین چالاکی جۆرا و جۆر بەڕێوەچێ من لەگەڵ کاک محەممەد عەبدولکەریم گفتوگۆکەم لەسەر کۆی چالاکیەکان و کارنامەی چالاکیەکانیان لێپرسراوی چالاکیەکانی بەشی ڕۆشنبیری مناڵانی چەمچەماڵ کاک محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر پێم بڵێ پێم وابێ ڕۆژی جیهانی مافەکانی مناڵ لە 20 بەڵام بۆچی ئەم چالاکیەتان دواخست بۆ ئەمڕۆ کە 24 مانگە زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سەرەتا دەستخۆشتان لەکەم بەڵێ 20 هەموو ساڵێ لە یادی ڕێکەوتنامە مافەکانی مناڵانە ئێمە فستیڤالێک بۆ مناڵانی شارەکەمان ساز دەکەین بەڵام ئەم ساڵ بە بۆنەی هەنێ ڕۆتینی ئیداری و نەمانتوانی لە کاتەکەی خۆی ئەنجامی بین. کاک محەممەد ئامان جومەبەست لە سازانی ئەم جۆرە فستیڤالانە چییە؟ مەبەستی ئێمە بە تایبەتی لە یادی ڕێکەوتنامە مافەکانی مناڵانە مەبەستمانە مافی مناڵ جێبەجێ بکرێت نەک هەموو ساڵ ئێمەڵێن بە هیوان مافەکانی مناڵان جێبەجێ بکرێت بەڵام ساڵی ئایندە هیوادارین جێبەجێ بکرێت لەگەڵ ئەوەیان ناساندنی ماف و دروشمی خۆیان بناسن مناڵان بێنە دنیای خۆیان و دوورکەونەوە لە دنیای ئەو لەمە و پێشکەوتنی ئەمڕۆکە هەندێک شتەیە زەرەری بۆیانێ وەکو ئایپات و یاری ئەم شتانە. کاک محەممەد دیارە لە فستیڤالەکەتانە چەند چالاکێکی جۆرا و جۆر بەڕێوەچن ئەکرێ ئاماژە بەو چالاکیانە بکەی و پێم وابێ یەکێک لە چالاکیەکان بریتە لە سمینارێک ئەگەر ئاماژە بە سمینارەکەش کەی فەرمو. زۆر سپاس بەڵێ لە پرۆگرامی فستیڤالەکەمانە سەرەتای دەستپێکی فستیڤالەکەمان سمینارێک بۆ بەڕێز دکتۆر بەختیار تاڵەبانی لەسەر مافەکانی مناڵان. دواتر پرۆگرامی فستیڤالەکەمان پێگاتۆ لە چەند بەرهەمێکی مناڵان کە هەمووی گۆرانیە هەموو لەسەر ماف و پێداویستی مناڵانەکە لەسەر شەقامەکان ئیشیان پێ نەکرێت دوور بخرێنەوە چۆن بچنە قوتابخانە چۆن هاوکاریان پێ چۆن دەستیان بگرین بیانە ڕێی ڕاستی خۆیان پرۆگرامی شەکەمان هەموو بەو شێوەیە. کاک محەممەد کە بەڕێستان ماوەی چەند ساڵێکە لە بواری مناڵانە کارەکەن ڕەوشی مافەکانی مناڵ لە هەرێمی کوردستان بەگشتی لە چ ڕەوشێکایەوە ئاستی بڵین بەتاوەتی لەم چەند ساڵی دوایە کە بەداخەوە یعنی لەم ساڵە هەر دەرگای ناوەندەکانی خوێندنیش دواخراوە بەڵام ئێوە چه هەوڵێکتانداوە بۆ قەرەبووکردنەوەی ئەوەی کە دەرگای ناوەندەکانی خوێندن داخراوە ئایا ئێوە وەکو خۆتان هیچ چالاکیەکتان هەیە لە شێوەی خول بۆ مناڵان لە ئێستاە؟ بەداخەوە زۆر نیگەرانم کاڵێ بەداخەوە لەبەرەوەی ساڵانی پێش و ئێمە دوو خانەمانێ لە خانەکانمانە 250 مناڵ خۆلیانە بینی بەڵام ئەم ساڵ بوونەی ئەم نەخۆشی و کۆرۆنا و نەبوونی قەیران و ئەم کێشانە بۆ دروستکردن ئێمەش بە هەمان شێوە دەرگاکانمان داخزە ڕووی مناڵانە هەمان کێشەمانە بوو بەڵام وەکو مناڵان لە خوێندندا بڕاون لە زۆر بێبەش بوونە باشە بۆ نمونە تۆ دەرگای خوێندە بەسەریا داخستووە مامۆستای ناتوانێت بێتەوە هەوڵەکانی وانەوتنەوە لەبەر نەبوونی پارە موچە ئەمە یەکێکە لە خاڵەکان دوو مناڵان تۆرە ئێستا بچۆ بەناو گەڕەکانی چەمچەماڵە بڕۆ هەموو گەڕێکی کوردستانە مناڵانە باتیەوەی کە بچێتە خولێکەوە یا بچێتە خوێندنێکە بچێتە دەورەیەکەوە هەمووی موبایلێک و ئایپاتێکی پێ هەر هەمووی خەریکی ئەوەیە ئەمە بەڕاستی حکومەت پێویستە پلانی هەبێ وەزارەتی تەربیە وەزارەتی ڕۆشنبیری بە دەرەجەیەک ئەمانە پێویستە پلانی تایبەتیان هەبێ و ڕاگەیاندنەکان دەورێکی ئەساسی بینن بۆ وشایکردنەوەی مناڵان و کەسوکاری مناڵان. زۆر سپاس. بەڵێ منە گەڕێمەوە لای ئێوە دیارە لە ساڵی 1992 لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە ڕۆژی 20 تشرینی دووەمی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی دەستەبەرکردنی مافەکانی مناڵان لەسەر ئاستی جیهان دیاری کراوە و لەسەر ئاستی جیهان و عێراق وەرەمی کوردستانیش بۆ بۆنەوە ساڵانە چەندین چالاکی جۆرا و جۆر بەڕێوەچن و ئەم چالاکی بڕیارە کە ئێستا لێرە دەست پێ بکات لە هۆڕی ڕۆشنبیری یەکێکە لەو چالاکیانە کە بۆ بۆنەوە بەڕێوەچێت من ئەگەڕێمەوە لای ئێوە.
زۆر سپاس بۆ پەیامنێرمان جەلات جەباری لە چەمچەماڵ و لەگەڵمان هەبوو. سپاس بۆ زانیاریەکان. بەڵایزان لە بەشی دووەمی بەرنامەکەمان دەمانوێت قسە لەسەر جۆرێک لە پەرستش و عیبادەت دەکەین لە ناوایانی پیرۆزی ئیسلاماویش نوێژی ئیستیخارەیە. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شاخەوانسیا مەنسووری زانایانی کەوا لە ستۆدیۆ لەگەڵمانە. مامۆستا زۆر بەخێر بێن. سپاسان. زۆر لای زۆربەی مسلمانانی بەڕێز بە تایبەت ئەوانەی کە تەمەنیان توانن لەسەر و 20-25 ساڵ ئیتر تا هەر تەمەنێکەوە تەمەنیان درێژە ڕەنگە زانیاریان لەسەر نوێژی ئیستیخارە و کۆمەڵێک لەو بابەتانە هەبێ و بەشێکیشان ڕەنگە هێشتاوەکم نەزانن بۆ جیلی نوێژ پێویستە دیسانەوە بابەتانە بێتەوە بەرباس. گەر لە بەڕێستان بپرسم نوێژی ئیستیخارە چییە؟ پێناسیەکی نوێژی ئیستیخارەمان بۆ بکەن. بسم الله الرحمن الرحیم. دەستان خۆش بێخوای گەورەتان پارێزێ. دیارە نوێژی ئیستیخارە نوێژێکە پێناسەکەی ئەوەیە کە ئینسان کاتێک ئێوە کارێک ئەنجام بدە لەم کارەدا کە ئەنجامی ئەدا کارەکە کارێکی شەرعیە بەڵام دوو دڵە تێیدا. خوشکێکی بەڕێزە کەسێک هاتووەتە داوای برایەکی بەڕێز ئەوێ داوای ئافرەتێک بکات بەڵام دڵی یەکلایی نەبووەتەوە یان ئێوێ سەفەرێک بکە یان ئێوە بازرگانیەک بکە دڵی یەکلایی نەبووەتەوە دێ ئەم نوێژە ئیستیخارەکە واتە پرسکردن بەخوای پەروەردگار جەلە جەلالوه بۆ ئەوەی باشترینی ئەو دوو کارە بخاتە دڵێەوە. ئەمە نوێژی ئیستیخارەیە واتە پرسکردن بەخوای پەروەردگار بەو شێوازەی کە پێغەمبەری خوا فێری کردوین. واتە شێوازی ئیستیخارەکەمان بەخوای پەروەردگار لە ڕێگای نوێژەوەیە دوایی یەکلابوونەوەی دڵمانە لەسەر یەکێک لە کارەکانیان بینینی خەوە. دیارە ئەم نوێژی ئیستیخارە عەبدوڵای کوڕی مسعود رضا ورحمتي خوای لێ بێ فەرمێ كان النبي صلى الله عليه وسلم يعلمنا صلاة الاستخارة كما يعلمنا سورة من القرآن. چۆن سوورەتێکی لە قورآن فێرە کردین ئاوە نوێژی ئیستیخارەشی فێرە کردین و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئومەتەکەی فەرمووە ومن شقاوة ابن آدم تركه الاستخارة. یەکێک لە سەر لێ شێواوی مرۆڤی مسلمان خراپی مسلمان ئەوەیە کە واز لە ئیستیخارە بێنێت واز لەو پرسوڕایە بێنێ بەخوای پەروەردگار کە لە شریعەتی ئیسلامدا دانراوە بۆ ئەنجامدانی کارەکان ئیستیخارە بکە. بۆیە بە کورتی ئیستیخارە ئەو پرسوڕایەیە کە بە شێوازێکی تایبەت ئینسانی بڕوادار بۆ یەکلابوونەوەی کارەکانی بەخوای پەروەردگاریەکات. زۆر بەش مامۆستا ئەم نوێژە چۆن ئەنجام دەدرێت و چەند ڕەکاتە چ کاتێکیش ئەنجام دەدرێت؟ دیارە نوێژی ئیستیخارە لە هەموو کاتێکدا ئەنجام ئەدرێت لەو کاتانەشدا کە نوێژی تێدا جائز نییە وەکو دوای نوێژی عەسر و دوای نوێژی بەیانی تا خۆرەکەوێت لەو کاتانە کە نوێژیان تیا دروست نییە ئەم نوێژی ئیستیخارە هەر دروستە چونکە ئەمە سەبەبێکی هەیە بە هۆکارێک لە هۆکارەکان ئەم ئینسانە ئەم نوێژی ئیستیخارەکە بۆیە لە هەموو کاتێکا وەکو دروستی نادروستی دروستە ئینسان ئەنجامی بدە بۆ چۆنێتەکەی بم شێوازەیە نوێژی ئیستیخارە سەرەتا دوو ڕکعاتە هەر کەسێک بیەوێت نوێژی ئیستیخارە بکات سەرەتا دەست نوێژێک ئەگرێت پاشان نیەتی نوێژی ئیستیخارە دێنێ کە دوو ڕکعاتە سونەتە یەکێکە لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە نیەتی یانە نوێژدا ئەبەستێ هەر وەکو دوو ڕکعاتی ئەعتیادی نوێژی بەیانی مەسەلەن نوێژە سونەتەکان بەڵام چەند دوعایەکی تایە لە دوای نوێژەکە پاشان کە دەستی کرد بە نوێژ خوێندن لە ڕکعاتی یەکەمدا سوورەتی الفاتحە خوێنێت لە دوای فاتحای یەکەم سوورەتی قل یا ئەیها الکافرون خوێنێ ئەمە سونەتە طبعا لە ڕکعاتی دووەمدا لە دوای فاتحە خوێندن قل هو الله احد خوێنێت ئەمە دوو ڕکعاتەکەی تەواو کرد پاشان تەحیاتە خوێنێ لە دوای سەلامدانەوە یاخود هەندێک زانایان وەکو ئیمامی ئیبن تەیمیە وانە فەرموون لە پێش سەلامدانەوەش دوعاکە خوێندرێ بەڵام صحیحی قسە وایە کە دوای سەلامدانەوە دوعاکە خوێندرێ کاتێک کە ئینسانە نوێژەکەی کرد ئەوە نیەتی نوێژی ئیستیخارە بوو نیەتی هەناوە نوێژەکەی ئەنجامداوە و پاشان سەلامەداتەوە کە سەلامی دایەوە ئەمجا دوعاکە خوێنێت ئەو دوعای کە لە سنەتی پێغەمبەر داهاتووە هەر کەسێک بە کوردی لەبەرێتی بە عەرەبی لەبەرێتی با بە عەرەبی بیخوێنێ ئەگەر لەبەری نییە لە وەرەقەیەکدا لە پارچە وەرەقەیەکدا لە بەردەم خۆی دای بنێ ئەگەر هەر لەبەری نییە بە کوردیەکەی بیخوێنێتەوە هیچ ئیشکالێکی تێدا نیە. دوعاکەش تۆزێ دوعاکە دوور و درێژە اللهم إني أستخيرك بعلمك وأستقدرك بقدرتك اللهم إني أسألك من فضلك
اللهم إن كان هذا الأمر ناوي كارك أبت مثلا زواجا تجارة خويندنا مثلا اللهم سفر اللهم أجر سفر مثلا اللهم إن كان هذا السفر خيرا لي في ديني ومعاشي وعاقبة أمري فاقدره لي ويسره لي أم دعاء خوينت باشان اللهم إن كان هذا الأمر ناوي كارك أبت شر لي في ديني ودنياي وعاقبة أمري فاصرفوا عني واصرفني عنه أم دعاء خوانتا كوتاي دعاكا دعاي دسي داء وصارك أنا خوانان أقل بكرديش بيلي شي بخوان طبعا بكرديكي أم إنساني كدستي برزكاة لدوي الصلوات لدوي السلام دانا والصلوات بدير پیغمبر صلى الله عليه وسلم أداد دستي برزكاته بو آسمانو أفرمي أي خواهي پروردگار من داوات ليكم بقوري خوت بدا صلاتي خوت اگر ام كاره سفر هرشتيك ناوي كاره كابا اگر ام كاره خيري دينو خيري دنياي مني تيايا بوم آسان كيت بوم سهل كيت تاوكو انجامي بدم باشان بركتي تيكي بوم واگر ام كاره خرابه بومن بو دينم خرابه بو دنيام خرابه خدايا ام كاره لمن لاده منش لم كاره لاده بمشي وازم دعاياكات بكردك طبعا تفاصيلي زيادة شو كدعاء كدوزة دريجة بمشي وازا دعاءك أخواني أما نيوجي استخارة أنجام داو أو بيوتر نيوجي استخارة كبراستي سنتك مفقودة بداخل ولا نوم مسلمان عنده سامدام باسی سنتی پیامبر درودی خوای لەسەر بێ ولا هەموو کاتێکیش ئەم نوێژە گونجاوە بکرێت بەڵام بە پێی سیرەی پەیامبەری ئیسلام وەروەها گێڕاوەی سەحیحەکان سنەتە بە پێی سنەتی پەیامبەر لە چ کاتێک کردوویەتی واتە بە ڕاستە کاتەکان هەمووی واریدە بەڵام پەیامبەری ئیسلام زیاتر لە چ کاتێک کردوویەتی وە زیاتر بۆ چ ئیشێک بۆ ئێمەش چاو لەو بکەین یاخود ڕەنگە بۆ ئیشێک کە ئێمە پێوان وا بە پێویستی بە استیخارە نیە بەڵام لە سیرەی پەیامبەر هەبوو بێ کاتی نوێژەکان طبعا باشترین کات بۆ ئەم نوێژە پێشبانگی بەیانیە باشترین کات بۆ نوێژی استیخارە لە هەموو کاتێکا جایزە بەڵام باشترین کات پێشبانگی بەیانیە کە ئینسان ئەنجامی بدات چونکە ئەو کاتە هەم مەشغەڵەتی دنیایی کەمە و هەم کاتێکە دوعاتی داگیرا و قبوڵە بێت کاتێکە ئینسان چۆن ئەڵێ زیاتر بۆ خوای پەروەردگار دڵی یەکلایی ئەبێتەوە لەو کاتەیە ئەنجامی بدا چونکە زۆربەی ئەو زانا بەڕێزانی کە باسی استیخاراکەن ئەو کاتیان هەڵبژاردووە کە ئینسان ئەنجامی بدات پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەومان فێرەکە کە ئێمە ئەو کارانەی کە مباحن ئەو کارانەی کە مباحن ئەبێ ئێمە نوێژی استیخارەیان تێدا بکەین کارێک هەیە واجبە ئەوە نابێت نوێژی استیخاری تێدا بکەین من مثلا ئەمەوێ سەردانی دایکم بکەم نوێژی استیخاری نایە واجب سەردانی بکەم مثلا ئەمەوێ پارەم هەیە ئەمەوێ زەکات دەرکەم ئێمە نابێت استیخارە بکەم پارەم هەیە حەج بکەم ئێمە نابێت استیخارە واجبە پاشان استیخارە لە حرامیشە ناکرێت یعنی مثلا ئینسانێک ئەڵێ وەڵا بەنیازم بۆ نمونە بچم بۆ شەڕێکی بەدەستەوەی دزیەکی بەدەستەوەی مەسەلەن ڕێگریەکی بەدەستەوەی بۆ نمونە ئەڵێ استیخارەی بۆ بکەم ئەگەر لە استیخارەکەیە ئەمە لە شتی واجبە و لە شتی حرامە استیخارە ناکرێت لەو شتانەیە استیخارە ئاکرێت کە مباحن یعنی ئینسان دڵی یەکلایی نابێتەوە وەکو ئەرزم کردن خوشکێکی بەڕێزە گەنجێک هاتوۆتە داوای ئەم خوشکە بەڕێزە دڵی یەکلا نییە قەلەقە گەنجێکە قەلەقە تەقدیمی دوو بەشی کردووە بووکان بەشی یەکلایی بێتەوە ئەوێ لە چەند وڵاتێ بخوێنە دڵی یەکلایی نابێتەوە کار و کەسابەتێکی بەدەستەوە دڵی یەکلایی نابێتەوە ئەمانە ئەنجامەدات ئەمیش طبعا ئەتوانێت جارێک ئەنجامی بدا ئەتوانێت دوو جار ئەنجامی بدا ئەتوانێت زیاتر ئەنجامی بدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کە بە ئەنەسی کوڕی مالیکی فەرمووە لەگەڵەوە لە سەنەدەکەی قسەیەکەیە بە ئەنەسی فەرموو ئیذا هەمەمتە بئەمر ئەگەر ویستت کارێک ئەنجام بدەی فاستەخیر 7 مرات حەوت جار تو استیخارە بکە طبعا ئەم استیخارەیە حەوت دوو ڕەکاتی مەبەست بەڵێ حەوت دوو ڕەکاتی لەوەچە لە حەوت کاتی جیاوازە بێت چونکە جاری وایە تۆ هەمان نیەت و هەمان بەڵێ چونکە جاری وایە لە نوێژی استیخارەیە خەڵکێک ئەڵێ وەڵام مەسا من استیخارەم کردو فڵان خەوم بینیوە یان استیخارەم کردووە خەوم نەبینیوە
یعنی استیخارەم کردو یەکلایی نەبووم چونکە ئەوەیش زۆر گرنگە بەڕێزان ئەوەش زۆر گرنگە ئێمە چۆن نەتیجەی استیخارەمان دەستکەوێت ئەوە نەتیجەکەی لەوانێ زۆر جار کەسێک کە نوێژ بکات کە نوێژەکە کا دوعاکە خوێنێ نیەت پاکی و یەقینی تا چەند گرنگە لێرەیە کە یەقینی بۆ هەبێت کە خۆی گەورە وەڵامی دەداتەوە نەکرد لە دڕاوکە بێت و بڵێ ئەمە سەر بگرێت و بڵێ ئەوە نەبێت ینی دایم ڕۆژبین بێ لەو بڕیاری کە ینی ئەوەی کە مەسەن بە دڵی خۆیەتی کە ئێوێ ئەنجامی بدات دوایی کە مەسەن وەڵامدارەوەکی بە دڵی ئەو نییە ئەمانە تا چەند گرنگن طبعا گرنگە ئینسان کاتێک کە نوێژی ئیستیخارە بۆ کارێکە کات لە 150 بڵێ ئەیکەم لە 150 بڵێ نایکەم ینی یەکلایی نەبوو بێتەوە بەلایەکیانە ئەگەر یەکلایی بوو بێتەوە ئیستیخاری نایە کاکە وانە ینی ئەگەر من پرسوڕایە بە جەنابەت بکەم خۆشم یەکلایی بوو بێتمەوە هەر تۆش بێت ناخۆش نییە کە پرسوڕایەکە بڵم وڵات خۆت برادات ڕای من بالفعل بارك الله بك بۆیە ولله المثل الأعلى تۆ بۆ خۆت یەکلایی بوویت و پرسی چی بەخوای پەروەردگارەکەی جەل جەلالوه بۆ ئینسان بالفعل ئەبێ چۆن ئەڵێ ئەو قەناعەتی کە لە ناخیا دروست بووە بە بوون و نەبووناوەکو یەک وابێت یەکلایی نەبوو بێتەوە بە معنای کەلیمە بە هیچ جۆرێکیان پاشان کە نوێژەکەی ئەنجامدا نوێژەکەی ئەنجامدا جاری وایە لە دوای نوێژەکە ئینسان یەکسەر خوای پەروەردگار هەستێکی بۆ دروست دەکات کە کردنی کارەکە بێت یان نەکردنی ئەمە حاڵەتێکە کە یەکلابوونەوەی نەتیجە ئیستیخارەکە حاڵەتی دووەمەوەیە کە سبحان الله دوای نوێژە ئیستیخارەکە ئەو کارەیان کە خوای تەعالا بەلایەوە باشە بۆ ئینسانە ئاسانە بێت یعنی زۆر ئاسان دێتە دەستیەوە ڕەنگە یەکێ تەلەفۆن ینی ئەوەندە بە ئاسانی دێتە دەستیەوە خۆشی تەسەووری نەکردووە وەجاری وایە بەخەو تقریبا زۆر کەم بەخەو یەکلایە بێت و بەخەو مەرج نییە ینی خەڵکی وایڵەمە وەسام ئیستیخارم کردووە خەوم نەبینەوە تاون مەرج نییە بەڵام بەعام ئینسان بۆیە ئەو کاتەشم باس کرد ینی دوای پێش نوێژی بیانی کاتێککە ئینسان ئەخەوێتەوە لەعل خەوێک ببینێ مەسەرن لەو کاتەیە شتی تر بە نێوان نوێژەکە و نێوان خەوەکەی شتێک نەبووە جەنجاڵیەکە خەوی پێوە ببینیم زۆر جار ئینسان کاتێک کە نوێژی ئیستیخاراکە ئەگەر خەوی بینی دوای ئیستیخارەکە بۆ نمونە خەوی بە ڕەنگی سپیەوە بینی ئەنی شتی سپی بینی یان خەوی بە ڕەنگی سەوزەوە بینی ئەوە کردنی کارەکە باشە بەڵام ئەگەر خەوی بە ڕەنگی ڕەشەوە بینی یان خەوی بە ڕەنگی سوورەوە بینی ئەوە نەکردنی کارەکە باشترە ئەنی ئەمە تەجربە کراوە لە واقعدا زانایان باسێکرد ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ جاری وایە ئینسانە بۆ خۆی هەر یەکلایی نابێتەوە بە نوێژەکە بە تۆ وەڵا خوا نوێژی ئیستیخارەم بۆ بکە تەمە نوێژی ئیستیخارەوە هەڵەیە ئینسان بە یەکێکی تر بڵێ بۆم بکە نوێژی ئیستیخارە خۆت بۆ خۆت زۆر جار ئەوە هەیە کاڵێ بە کەسی کە ئەوە لە خواتیابەت دانیار مامۆستا لە مەزەبەکانی باڵێندەرەوەی سنیش ئەو کللتورە هەیە کە دەچنە لای مامۆستایەک دەڵێن ئیستیخارەمان بۆ بکە لەسەر فڵان شت طبعا جارێ سەرەتا ئەو کەسەی کە ئیستیخارە بە منەکە لەواچێ من ئەو قەناعەتەی کە خۆم پێش ئیستیخارەکە بۆم دروست ببەرەوەی پێ بڵێم ینی ئەم کارا بینم خێریتیایە هەرەوەی پێڵێم یان ئەم کارا بینم خێریتیان نییە هەرەوا بینم نییە بۆیە ئینسان ئەبێ خۆی ئیستیخارە بۆ خۆی بکە کاک ئەکیدان غەڵەتە هەڵەیە ئینسان کارێک بێوێ ئەنجامی بدە بە کەسێک بڵێ کاکە زەحمت نەبێت خوا ئیستیخارەیەکە بۆ بکە نە ئەو ئیستیخارە بێ خۆت ئەنجامی بدەیت نوێژێکە دوای خوای پەروەردگاری خاتە دڵ بۆشێت مامۆستا دەمەوێت زیاتر لەسەر ناوڕۆکی نوێژەکە تەرکیزکەمەوە زۆر جار موسڵمانان پرسیارەکەن لە دوای ئەتیادی دوور کات نیەتی نوێژی ئیستیخارە دێنیت و دوور کات نوێژەکەی لە دوای سوورەتی فاتحە و سوورەتی قورئانی کە بەدوایە دێت بەپێی سونەتی پێغەمبەر ئەو دوو سوورەتی کە باس کرد گۆڕانکاریان بەسەر داهاتوو یاخۆ زیاتر هەر ئەو دوو سوورەتی بەکار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانی خۆیدا و هاوڵانی بەڕێز لە کاتی ئیستیخارەدا پێغەمبەری خوا فێری کردبوون کە ئەو دوو سوورەتە بخوێنن وەکو چۆن مەسەلەن فێری کردوون لە نوێژی خۆرگیرانە سوورەتێکی تایبەت بخوێن لە نوێژی جومعەیە سوورەتێکی تایبەت بخوێن دوای فاتحە ئەمیش سونەتە کە ئینسان لە دوای فاتحەی یەکەمەوە سوورەتی قل یا ئەیها الکافرون ئەوە لە فاتحەی دووەمدا سوورەتی قل هو الله احد بە سونەتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لعل حکمەتی کتابێ بۆ ئێمە موسڵمان بۆ ئێمە بڕوادار ومادام ئێمەش ئیشمان بە کارەکەی مەسەلەن کارێکی سونەتیە ئەو گرنگە بۆ شێوازە ئەنجام بە شێوەیەکی دقیقتر ئەنجام بدەن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری کردن زۆر ڕەشمەوە سازاری وە هەیە لە حاڵەتێکی وەکو خۆت ئاماژ پێکرد کتوب پڕە
لەم حاڵەتەدا بوون خوشکان ئافرەتان نوێژیان لەسەر واجب نییە ئایا ناکرێت دەرەو نوێژەش ئەنجام بدەن؟ طبعا کاتێک کە خوشکانی بەڕێز ئەیانەوە کارێک ئەنجام بدەن نوێژی ئیستیخارە بکەن ئەم خوشکە بەڕێزە لە دوو حاڵەت بەدەر نییە ئێستا لە کاتی سوڕی مانگانەدایە مەسەلەن لە دوو حاڵەت بەدەر نییە حاڵەتێکیان ئەتوانێت نوێژەکە تاخیر کات تاوەکو نوێژی لەسەر واجب بێت ئەگەر توانی نوێژەکە دوا بخاتە تا ئەو کاتێککە نوێژ ئەکات ئیستیخارەکە دوا بخە ئەوە دوای بخا باشترە ئەگەر نەیتوانی نوێژەکە دوا بخە ئەوە تەنها بینی خۆی خی پەروەردگار ڕۆکاتە قیبلە تەنها دوعاکە خوێنێت تەنها دوعای ئیستیخارەکە نوێژەکە ناکات تەنها دوعای ئیستیخارەکە خوێنێ و بەوە ئیستیخارەکەی بۆ قبوڵە مامۆستا بینەوە سەر ئەمە پێم وا بەیانەی شەڵا پانی بێتمان بە چاڕوونێکی باش بە بینران بدەن لەسەر سلوبی نوێژەکە و ناوەڕۆکی نوێژەکە لە باسی وەرگرتنەوەی نەتیجەی نوێژەکەیە پێم خۆشە زیاتر لەوە قوڵ بیتەوە مامۆستایانی دەبێ یەقینێک هەبێت کە من ئەم نوێژەکەم باسیشمان کرد کە چاوەڕێەوە نەکەم مەسەن کابراایەکی سپی پۆش بێ بڵێ کاکە بچۆ بیکەیە ئەو ینی ڕێنمایی زیاتر ڕوونکردنەوەی زیاتر لە ئوسلوبەکان ڕەنگە هەستێک کە باست کرد ڕەنگە یەکێک بێ لە خۆی و کارەکەی ئێمە نەبوو کە قەناتیش نمونەیەکیشت بۆ باسکەم هاوڕێکمان ویستی خانوویەک بکڕێت لە شوێنێک گوتی نوێژی استیخارەم کرد دوای ماوەیەک کابرای نووسین تەلەوتی وڵام مشتری تری لەسەر ها دەفرۆشێ زۆر گرنگاڵێ لە خۆیەوە هەستم کرد ینی ڕیشی و زۆر قازانج بوتی ئەمە وەکو جۆرێک لە فیدباکەکەم وەرگرتەوە بۆ من نەخەویش بوو نە هەستیش بوو هیچیش بوو تەنها بابەتی مشترێکی تر هاتووە سەر بابەتەکە بوو بەخێر بۆم و الحەمدولله ئێستا زۆر لە بابەتەکەش ڕاستە ینی حەزەکەم لەو بابەتە ڕەنگە خەڵک زۆر لە ئیستیخارەکەین و نەتیجەکەی وەرناگرم و یان بۆ لە نەزانینی خۆمانە لە بابەتەکە لە تێگەیشتنی کامفامی خۆمانە بابەتەکە یان لەو بابەتە زیاتر زۆر جار برانی بەڕێزم ئێمە حاڵی نەبوون لە نەتیجەی ئیستیخارە وامان لێکە کە ئیستیخارەکە تووشی جۆرێک لە وەسواسەمانەکەات بۆ چونکە حاڵی نەبوون چۆن نەتیجەکە ئەدا بەدەستەوە ئاجا بۆیە بەڕاستی من ئامۆژگاری برا و خوشکانەکەم کە زۆر جارەوە پرسیارە لە ئێمە کرێ ینی خەڵکێک نوێژی ئیستیخارەکە بەنیازە هەرکە خەوت پیاوێکی جوان بێتە خەوی و بڵێ کاکە ئەو کارە ئەنجام بدە لەسەر ئام گرێم لە منێ خێری تایە بۆ تۆ ئێنەوە شتیوان نابێ یان مەسەرەن یەکسەر دوای ئەوە کەسێک بێت بڵێ کاکە ئەوە نوێژە ئیستیخارەکەت کردووە و کارەکە ئەنجام دەکا کە شتیوان نابێت یعنی ئێمە پرسوڕایەکمان بەخوای پەروەردگار کردووە جەل لە جەلالوو هەندێک جار خوای پەروەردگار لە ڕێی هەندێک لە بەندەکانیەوە چاکی کارەکە بە ئێماناسێنێ و هەندێک جار لە ڕێگەی ئاسانکردنی کارەکەەوە خوای تەعالا چاکەکەمان بۆ هەڵەبژێرێ یان قورسکردنی کارەکە خراپەکەمان بۆ هەڵەبژێرێ هەندێک جار لە ڕێگەی دڵ و دەرونی خۆمانەوە کارەکەمان بۆ هەڵەبژێرێ هەندێک جار کە ئەم حاڵەتە زۆر کەمە بۆ یاڵم کەمە بۆی برایەن و خوشکان بزانن کە هەموو جارێ خەوبینی نییە لە حاڵەتێکی زۆر کەمە لەواچێ لە 100 لە 200 بۆ لە 5 خەڵکی لە دوای نوێژی ئیستیخارە خەو ببینێت خەوەکەش جاری واج پەیوەندیەکی بەوە نییە پەیامێکە ئیلهامێکە مەسەلەن تۆ ئەو ڕنگانەی کە باسم کردن ئەرزم کردن جاری وایە ئینسانە مەسەلەن خوشکێکی بەڕێزە لە خەوی ئیستیخارەی کردو بۆی زەواج بە گەنجێ بکە بەڵام شەو خەوێکە بینێ لە خەویدا مەسەلەن سەفەرێکی کردووە لە سەفەرەکەدا مرتاح بووە مەسەلەن سواری کەشتی بۆ یان چۆ ماسی کڕیوە هەنی خەوێکە بینێ دڵی پێخۆشە ئەم خەوە لە هەمان کاتدا بەڵگەی زەواجیشی تایە بەڵگەی زەواجیش تایە بۆ ئینسانە ئەو خەوە لەواچە معنایەکی ئەوی تیاابێ بەڵام خەڵکێک بیەوێت چکە جارێ خەوەکە ئیشارەتێکە ینی مەرجێ بە خەوەکە پێت بڵند کاکەوە بڕۆ کارەکە بکە ینی خودی کارەکە جارێ نایەتە خەوت ماوەسایان هەر بۆ پشگیری قسەکەی بەڕێزشتان ینی ئێستا لە فتوای زانایان لە با بڵێن ڕێنمایی زانایانی ئیسلامی یعنی باز لەوە دەکەن هەمووی دەڵێ ئەگەر بەڕاستی مرۆڤێک هەرکو جەناب باست کرد کە بە یەقینەوە تۆ لە 50 دەتەوێت یەکلای بیتەوە ئەڵێ سوبحان الله بەس بۆ یەقین و بۆ نیەتەوە لەگەڵ خوای گەورەی خۆت داوای ڕازونیاز بکەی ئیلا بالله دەرونیان هەست بۆ گۆڕانکاریە دەکەی بەلایەکیانە ینی پێم وایە مامۆستا ئەگەر مرۆڤ مەرخۆی بخەڵەتێنە یاخود هەر بیانوێک بگرایان ئەو نەی شتێک بۆ خۆی قەلەقتر بکات دەنا جاری وایە لە وەڵام مامۆستا
دڵم لەسەری نییە بەس با ئێستیخارێکی بۆ بکەم بڕیاری خۆی جام زۆر جارەوەمان بیستووە ئەڵێ بەڵام من دڵم یەکلاییە لەسەر ئەو کارە بەڕاستی بەڵام با ئێستیخارێکی بۆ کۆن بەر خاتری قەلق دەکاتەوە جا ئەمە خۆی پێشتر بڕیاری داوە ئەمە بڕیاری داوە یعنی ئینسان کە بڕیاریدا من برایان و خوشکانم بۆ ئامۆژگاریەکەم کە بڕیارتان لە کردنی کارێک یان نەکردنی کارێکدا پێویست بە ئیستیخارە ناکە ئیستیخارە بۆ کاتێکە تۆ دڵت لەسەرکردن یان نەکردن هێندە یەکە ئەرزمکردن لە 150 بۆ کردن و 150 بۆ نەکردنە بەڵام تۆ بۆ خۆت پێشتر بڕیارت دابێ کە نەچم کە نەیکەم ئەمە بەڕاستی هیچ پێش بە نوێژی ئیستیخارە ناکات بەڵام ئینسان گرنگە بۆ هەموو کارێک لە کارەکانی زۆر باش ئیستیخارە بکات لە ئێستادا هەنێک لە دایک و باوکان ئەنجام دەدەن بۆ منداڵبوون یاخود بۆ دیاریکردنی ڕەگەزی منداڵ ئەمە تا چەند ڕێگە پێدراوە طبعا دیاریکردنی ڕەگەزی منداڵ خۆ بەدەستی ئینسان نییە يهب لمن يشاء إناثا ويهب لمن يشاء الذكور خوای تعالی بیوێت نێر ئەدا بە ماڵان و بیوێ مێش ئەدا بە ماڵان یعنی نێر دیاریکردنی ڕەگەزە بە دەستی خوای پەروەردگارە جەل جەلالوه ئینسان وەکو ئەرزم کردن یعنی ئەو کارە بۆ شتێکی مباحە بێ ئەنجامدا بەڕاستی یعنی بۆ شتێکی ئەنجام نەدا کە ئیشی ئەو نییە وەنیە یعنی کاری ئەو نییە بەڕاستی خوای تعالی تۆڵای گەرە کوڕم بێ کەس خۆی گەورە دیاری بکات کە کامیان خێری تێدایە هێر خوای تعالی دیاریەکات تەسەورەکەم ئەوەش دیسان تەسەورەکەم مامۆستایانی زۆربەی ئەوەی کەوا خەڵک لەوەی کە لە ئیستیخارە تووشی زیاتر وازواسی و قەلەقی دەبێت ئەوەیە کە بۆ شتانێک دەیکانە پێویستی بە ئیستیخارە نییە بۆ ئیستیخارەش بۆ کاکە من ئەرزەکە کێڵم ئیتر ئەم ئەرزە سەوزە بێ سەوز نابێ ئەوەیشی خوای پەروەردگارە جەل جەلاله وەنیە سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ ڕوونکردنەوەکان ئینشاڵڵا مسلمانانی سوودیان لێوە بێ خوازای خەیری تۆش باتەوە بینەرە عەزیز زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شاخەوان سیامەنسووری زانای ئاینی کەوا لەم تەوەرەیە لەگەڵمان بوو بۆ ڕوونکردنەوە لەسەر بابەتی نوێژی ئیستیخارە و هەروەها چۆنیەتیکردنی و ئەنجامدانی و ڕێنمایەکانی وەلازان دەچینە لای پامێرمان چیاکە لە پردێ و لەگەڵمان ئەمزانین دوایین زانیارەکان چین چیا سڵای خوا لێبێت دوایین زانیارەکان چین لای تۆ وەلازان تاوەکو پامێرمان ئامادە دەبێت دەچینە لای زانیاریە کە باز لە بەرگری جەستە دەکات پێکەوە بینەری دەوێت چۆن سیستەمی بەرگری جەستەمان بەهێز بکەین ساڵانە ملیۆنەها کەس بە دەست هەڵامەت و ئەنفلۆنزاوە دەناڵێنن کە بەداخەوە ڕێژەیەکیان گیان لە دەست دەدەن ئەگەر سیستەمی بەرهەڵستی جەستە بە تەواوی کار بکات پێویستە هەموو خانەکان و شانە و ئەندامەکانی جەستە هێندە بەهێز بن کە بتوانن نەخۆشیەکە لەناو ببن ئەم ڕێگایانە چەند ڕێکارێکی سادەن بۆ بەهێزکردنی سیستەمی بەرهەڵستی جەستە یەکەم میوە و سەوزەی زۆر بخۆ چونکە سەرچاوی بەهێز و دەوڵەمەندی ڤیتامین و کانزاکان و ئەنزیم و دژە ئۆکسان و ڕیشاڵەکانن ئەمانە گشتیان پێویستن بۆ ئەوەی مرۆڤ تەندروست بێت دووەم خەوی باش بێخەوی کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر سیستەمی بەرهەڵستی هەوڵ بدە هەموو شەوێک لە هەمان کاتا بخەویت بۆ ئەوەی کاتژمێرە بایۆلۆجیەکەت تێک نەچێت و جۆری خەوەکەت لاواز نەبێت سێم ئەرێنی بە بیرکردنەوە بە شێوەیەکی ئەرێنی لە ئایندە کلیلی سیستەمێکی بەرهەڵستی بەهێزە لەمڕۆوە چەندین توێژینەوەی زانستی سەلماندویانە ئەو کەسانی ئەرێنی بیر دەکەنەوە سیستەمی بەرهەڵستیان باشترە چوارەم لە کاتی کۆکیندا دەست بگرە بەدەمتەوە خۆت مەکە بە سەبەبکاری بڵاوبوونەوەی میکرۆبی زیان بەخش بۆ کەسانی دیکە ئەگەر ناتەوێت لە ماڵەوە بمێنیتەوە دەمتدا بپۆشە یان ماسکێک بگرە بە دەمولوتەوە بۆ کەمکردنەوەی بڵاوبوونەوەی ئەو دڵۆپۆچکە پڕ لە میکرۆبانەی کە لە کاتی قسەکردن و کۆکین و پژمەدا لە دەمتەوە دێنە دەرێ هەوڵ بدە زۆر لە خەڵکی دیکە نزیک نەبیتەوە لانیکەم چوار پێ دوور بەلایانەوە پێنجەم وەرزش بکە ئەنجامدانی وەرزش بە شێوەیەکی ڕێکوپێک و بەردەوام سیستەمی بەرهەڵستی جەستە لە ئاستێکی زۆر بەرزدار ڕادەگرێت ڕۆژی 30 خولەک وەرزشکردن کارێکی سەخت و مەحاڵ نییە بۆیە پابند بە وەرزشکردنەوە
یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکانی هەموو نەخۆشیەک سترێسە. ڕامان و بیرکردنەوە و ئارامکردنەوەی دەروون زۆر گرنگن بۆ کەمکردنەوەی سترێس. حوتەم پرۆبایۆتیکەکان بخۆ، بۆ نمونە ماست، خەیارشۆر و جۆرەکانی دیکەی ترشات و شێلم بە ترش، چونکە ئەم جۆرە خۆراکانە میکرۆبی سوودبەخشیان تێدایە. هەشتم سیر لە بیر مەکە. سیر باشترین خۆراکە بۆ بەهێزکردنی سیستەمی بەرهەڵستی. هەر لە دێر زەمانەوە سیر بەکارهێنراوە بۆ ڕێگریکردن لە هەموو نەخۆشیەک، هەر لە هەڵامەتەوە هەتا تاعون، چونکە دەوڵەمەندە بە پۆتاسیۆم و پێکاتە کبریتیەکان. نۆیەم خۆت بکوتە. ڤاکسینی دژە ئەنفلۆنزا زۆر گرنگە بۆ ڕێگریکردن لەو نەخۆشیە، بە تایبەت بۆ ئەوانەی کە کێشەی کۆئەندامی هەناسەیان هەیە، وەک هەستیاری و نەخۆشی ڕەبۆ. وەڵێ بنیرانی عزیز دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە لاتان. پیرەنانی عزیز بەم شێوەیە تینە کۆتایی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژ. سپاس بۆ هاوکارانم لە پەیام و سپاس بۆ هاوکارم دانیان نورەدین و سپاس بۆ ئێوەش کە تا ئەم سات و ساتە لەگەڵمان بوون. مێدەکەین تەندروست باش و ساغ و سەلامەت بن. بەخواتان ئەسپێرین، خواتان لەگەڵ. بەخواتان دەسپێرین، خواتان لەگەڵ.